جوانی چاوتان کازژیان داواکاریت لە دەستگای بەخشینەوە بوو ماتۆڕێکی بارێک بۆ بکڕن ماڵێ بە قوربانتان ئەرەوەڵاوتیان واڵیان پیان منێ و ماڵتان ئاوابێ یاخوا بە خاتی قورئان کە دەستگیرۆی فەقیر و هەژارەکەن خوا لە ئێمەتان نەسێنێ لە خزمەتان بۆ ئیشوکاری ڕۆژانەیە بەڵێ چی پێیەکی مەسەڵەن وەڵڵاهی لە ئەچم بۆ عەلوەم قەبای پێکەوەکەمەوە ئیشی ناو بازاڕی پێەکەم تر ڕقەمەکەی تەلەفۆنەکەی لەسەر ئەنووسم خەڵک خۆ دەزانی ئەم ناسی و خەڵکی شارەکەم بوو دەستخۆشی لەو کەسانە ئەەکەم کە خێرخوازی ئەەکەن و یارمەتی ئەم بەخشینان و ئەم خەڵکانە ئەیەن کە یارمەتی فەقیر و هەژاری پێەکەن ئەوانیش ئاگایان لەمان بێت یارمەتی ئەمان بن بە ئەمانیش یارمەتی فەقیر و هەژار بن وەکو چواری وەکو من ئەوە تا هیچ شتێکم نییە و بژێویم نییە دەستخۆشییان لی ئەەکەم لەوانەی کە یارمەتی خەڵکێن و شتی باشە بەخشن بە خەڵکو و بژێوی ژیانی ئینسان دەرەکەن من زۆر مەمنونی خێرخوازیەکانم یارمەتی ئەو ئینانە بن ئەو لوجنانەی کە یارمەتی خەڵکەدەن لەخوا بە زیابێ ئەرە وەڵڵا ئەمەم هەبێت ژیانم بە ئاسانی ڕەوەرە کرێخان و مەیە مناڵی تەلە بەمەیە و هیچ نەمەعاشمێ نە هیچ شتێکم هەر مەگەر بەمە ژیانم ڕواڵە بوو کاک فاروقیان دیارە دەستگای خێرخوازی بەخشین لە دوای ئەوەی دڵنیا بێەوە لە حاڵ و گوزەرانی جەنابی مافەتاحی باوکتان بە گونجاومان زانی وەکو ئەڵێ تاو قەناعەتمان هەبوو کە مافەتاح پێویستە چیتر بۆ عارەبانە سێتایە کار نەکاوە زانیشمان کە دەسەڵات و ئیمکانی نییە ماتۆڕێکی سێتایی وەها بکڕێ بۆی مەعیشەتی پێدابین بکە ئیتر ئێمە بڕیارماندا وەکو دەستگای بەخشین بە هاوکاری خێرخوازان لێرەوە سپاسیانەکەین خی گەورە پاداشی خێریان باتەوە کە بەخشین جێگەی متمانەی خێرخوازانە بەگشتی توانیمان ئەم ماتۆڕە سێتایە دابین بکەین بۆ باوکرد بەڵام دیارە مافەتاح لەبەرەوەی چۆتە ساڵەوە و لەوەشە نەتوانێت وەکو پێویست بەکاری بێنێ جەناب وەکو هاوکارێکی باوکرد ئەم ماتۆڕە بەکار بێنە بۆی کە بتوانن ژیان و گوزەرانی خۆتان بە شێوازێکی باشتر پێی دابین بکەین. باوکم تەمەنی پیرە و عاربانەیەکی سێتایی پێەیە لەبەرەوە ناتوانێت لێی بخڕێ تەواو پیر بووە داوامان لە دەستگای بەخشین کرد کە ماتۆڕێکمان باتێ دوایەوەی دەستگای بەخشین هاتە ماڵمان و سەیری کرد باوکم تەمەنێکی هەیە و ناتوانێت عاربانەکە ماتۆڕەکە لێ بخڕێ وتیان تۆ لێی بخڕە و هاوکاری باوکمی پێ بکەم زۆر سپاسی دەستگای بەخشین و خێرخوازانەکەین خی گەورە پاداشتی خێریان بدات باوکم هیچ ئیشوکارێکی نییە جگە لەو عارەبانە بۆیە بەم ماتۆڕە زۆر هاوکاریمانەکە و دەتوانین ئیشوکاری پێوە بکەین دەیبێەوەی بن کاکەگیان و خوا ڕزقی هەموو بسڵمان و دۆسێبە خوا خێرخوازان مەحفوظکە و یاخوا بەخێر بن سەر چاوم هاتم و مەمنونم و ماڵتان ئاوا بێ و خوا هەموو بسڵمانی مەحفوظکە و یاخوا خێرخوازان دەستیان خۆش بێ و خوا ڕزقی هەموو بسڵمان و دۆسێبە خوا ڕزقیان زیادکە و
سەرەتا بەخێراتانەکە مامۆستای وەڕێز لە سۆشتان دەکەم بۆ کەناڵە جوانەی بەخشینەکە هاتە ماڵمان ئەمان بەسەر کردەوە ئەم وەعزم ناو عمەرە خەڵی چاقوڕم دادەنیش چاقوڕم ئەوە خێزانم تێک چوە هەموو خەڵک دەزانم جیرانانە تێک چوە متبەقمانی ئەوە حاڵ گوزەرانمان ئەو ماڵ هەبژا بخۆم دەبێت شی و چای لێدێنم ئەوڕنی بخۆم خزمەت دەکەم لە هەموو ڕوێکەوە بۆ خۆم ماڵم ڕاگرتووە دەناگەم ئەوژنە نەبێ من ئیشم پێ دەکەی لەوانێ هەرە ساتێک شتێکی بکەمەگە لە ڕووی بڕێ خێزانمونی بەڵا خێزان بەزێ دێڵم دێمەوە بەلایژیدا دەڕوە دێمە ناوجە عازر نیە ئەو عازر نیە شت عازر نیە دەڕوە بەمان نووری بۆخۆم لێ لێ بگەڕم لێ بگەڕم بیدینمەوە کۆمەڵە قەرداریشم بڵێ و نەڵێن جە هاو ئەمن زۆر من ئەو خێرخوازامەگە هاوکاریمان دەکاو لە ڕێ ئەو کەناڵە پیرۆزەیەم گۆوە مەڵێ خوا شفێن خۆشەکانیان دێخوایە خوا سەرکەوتویان کە لە دنیا و لە قیامەت خوایە مامۆستا دوسێ زارە کتابمان بۆ کرد بڵێ ئان دوختراجی سواران دادیش لە ڕانی لە جرنەی نەخۆشکە مندامان ڕێژەی نەخۆشەکەی لە 1970 هاتەوانێ بەڵام ئەو قەیرانی بەغدا 2004 بوو سەمەوەگە بە سەداربینی هەرێم و بەغدا تێک چوو ئەو ناوە بزر بوو ناوەکەی نەهاتەوە دوسێ زاری کە چوون بۆ دایری ڕۆژ کە مندامان لە ڕانی ناوی نەهاتەوە دەنا لە 1970 ڕێژەی نەخۆشەکەی گەڕابەوە نەخۆشیەکەی ئەگە هەو هاتە دەرێ ماڵی پێ نازان حەلە ڕخۆم ئەو دەرکی ماڵی پێ نازانتەوە نازان کە ماڵم ئیدا دەڕوە دە ئیوا تەلەفۆن بۆ دەکەن مسلمانی ڕقەمینیان پێ مامەڕۆ خزان کەتمان لە فڵاش وێنی دیوە بڕۆ بیگەیە دەچم دەیهێنمەوە کە عمەرجان دەستگای بەخشین ئەو هاوکاری بۆ هێناوی بەڵێ خوای بەزیات کە خوایە خواسە تندێکان دێ خوایە خوا شوێنی خۆشەکانیان دێ خوا زیاتریان بەسەر دەبارانی خوای بە ڕەحمەت بیان دێ خوایە خوا لە بەڵام سیبەتان لایان دێ یا ڕەبی خوایە خوا لە ئەگەر دۆزەخی بیان پارێزی خوایە بام کەی باقی لە باخەکانی بەهەشتە خوایە